فرنسا هو هيك أمين برازيل هو هيك مرشحة فرنسا يشموني سڵاوتان لێ بێبینەرانی وێزگە نیوز هاتوونێتە هۆڵاتیان دەمانەوێت لەسەر مۆندیال قسە بکەین بزانین ئایا هاندەری چه هەڵبژاردەیەکن و تا ئەماستی کە مۆندیال گەیشتووە پێیان وایە چه هەڵبژاردەیەک مۆندیال دەبات بینەرمان بن. مۆندیالت بینیوە پێ دوایە جیاوازی ئەم مۆندیالە لەگەڵ مۆندیالەکانی پێشووتر چییە؟ وڵام مۆندیالەکانی پێشتر هەرەوەیە تر فەریقەکان زۆری گۆڕاوە مەسەڵەن دەربارەی سەبڵی ئیتالیا هەموو ساڵ سەرکەوتە ئەمساڵ لە کاسە عالەمە سەر نەکەوتە ئەرجنتین بنسبەت یەکەم فەریق بوو دووهەم فەریق بوو لە عالەمە لەگەڵ سعودیە دۆڕاوە مەجموعێکی فەریقەکان زۆری بهێنیسە ئەڵمانیا هەر عینەن هەمان شێوەیە ئیسا حالیاً مرشحة برازيل مرشحة فرنسا مرشحة ئیتر مفاجئیش هەیە لە ئەو فەریقانەیە یەکیان سەرەکەوێ ئەوەی کە یاریەکانت بینیوە پێ دوایە هەتاکو ئەم ئاستا کێ مۆندیال ئەبات بەپێی پێشبینی خۆت پێشبینی خۆمە و وەهێنی خۆمە بەرازیل مرشحە من وەکو خۆم هاندەری پرتوگالم هەڵبژاردەی پرتوگال پێ دوایە چیانەیەک ئەم ساڵ مۆندیال ئەبات یاخود چه هەڵبژاردەیەک مۆندیال ئەبات و ئاستیان چۆن ئەبینی کە هەتاکو ئێستا مۆندیال هاتووە؟ وەڵی ئەم ساڵ زۆر شتی تەوەقوع نەکراوە ڕوویە لەبەرەوەی بۆ نمونە ئەرجەنتین لەملا بە سعودیە دۆڕا ئەڵمانیا بە هەڵبژاردەی یابان دۆڕا یعنی تا ئێستا ناتوانین بۆ نمونە پێشبینێکی تاوەتی و سەڵە سەبکی بووی کە بزانی چێ مۆندیالە بە بەڵام وەکو شەخسی خۆ من لەبەرەوەی جمهوری پرتوگالم حەزەکەم پرتوگال بیبە. بەڕاستی من ئەڵمانیا و فەڕەنسا بەڵام ئێستا گەیشتمە قەنەعەت کە فەڕەنسا باش یاریەکات و احتیمال پێ دوایە فەڕەنسا یاریەکی باشی کردووە تا ئێستا فەڕەنسا چونکە یەکەم فرقەکە سەرکەوت بۆ دەورەی 16 فەڕەنسا معنایە خۆی لە خۆیان بەقەوەتی بەهێزی فەڕەنسا پیشانەیە. هیچ جیاوازێکی هەیە ئەم مۆندیالە بە بەراورد بە مۆندیالەکانی پێشووتر؟ وڵی نوعەن ما مفاجآتی تایە ینی معقول نییە سعودیە تەسەور ناکرێت سعودیە لە ئەرجەنتین بەرێتەوە یابان لە ئەڵمانیا بەرێتەوە ئەمانە مفاجآتی گەورن هیچ شتی کەشی تیا بۆ تەعادل و زۆریش تەعادولی تایە وڵی قورسە ئێستا بڵێ یەک فرقە بەڵام دەردی عەرەبەکە ئەڵێ مرەبعی زەهەبی چوار فرقەکە فەڕەنسا بەڕقەن بە هینی من فەڕەنسا ئەڵمانیا ئەرجەنتین بەرازیل بەڵام احتیمال زۆر زۆرە لە بینی بەرازیل و فەڕەنسا بێت. من وەکو خۆم وەکو هەڵبژاردە تەنها هەڵیش هەڵبژارێکم هەڵ نەبژاردووە تەنها سەیری یاری جوانەکەم و تەنها بۆ یاریکردنی زیاتر حەزم لە یاریکردنی میسیە نەک بڵێم وەکو بڵێم هەڵبژاردەی ئەرجەنتین. ئەم ساڵ جیاوازێکی یەکەم شت لەبەر لە وڵاتێکی عەرەبیە کرێت پارێکی زۆری تیا سەرف کراوە زائیدەن سیاسەتێکی تێکەڵی بووە یاریەکانیش هەمیان جیاوازن وەکو خولی ئینگلیزی لاتوە یعنی چاوەڕوانەکراوی زۆرتیایە تۆ هەڵبژاردەی سعودیە لە بتانە لە ئەرجەنتین باتەوە چاوەڕوان نەکراو بوو مەغریب لەگەڵ ئۆکرانیا تەعادول بێ هەر چاوەڕوان نەکراو بوو. ئەوەی گوێبیستی بوون ڕای هاوڵاتیان بوو لەسەر مۆندیال هەرگەکەیەکیان ڕای جیاوازیان هەبوو سەبارەت بە ئەوەی چه هەڵبژاردەیەک مۆندیال دەبات تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.